كامبانيا بلافكرنا گوشت قربانی یاجبو مالباطن بتایبەتی کۆچبەرێن عفرین و شەخبا لە باژارێ قامشلۆ دەوام دکە. دەفگەرە جفاکە ئیسلامیە کوردستانی لە ئەوروپا و کۆمیتەیە وەقفێن خێرخوازیە یا کۆنگرا ئیسلاما دەموکراتیک ببوونەیە جێژنە قوربانێ گۆشت لە مالبات و کۆچبەرێن عفرین شەهبایێ یان لە باژارێ قامشلۆ دژین بەڵافکردن. درۆژە چارەمینە جەژنێدا کۆمیتەیە وەقفێن خێرخوازیە بەقاسی نەهسد قوربان سەرژێکردن و بە ئاوایەکی عادل لە مالباتان بەلاف کرد. لە گۆری کۆمیتەیە وەقفێن خێرخوازیە یا کۆنگرا ئیسلاما دەموکراتیک ئارمانژێ پێڤاژۆ یا بەلافکردنێ ئەوەکۆ ئالیکاریە بدن مالباتێن دێ شەرت و مەرجێن دژوار دەشیان دکەن. هم کوچبر بون یعنی تایبەت ساڵ ئی ساڵ کوچبەرێ مە عفرینێ بوون بێتر مە ئەو ئەرمانژگرتن پڕانی سەروان بەلا کرد یعنی پارە هەری مەزن ژێ شەرژێکردناوان قوربانە مەدا خەڵکێ مە عفرینێ ئەو کۆمکێ بێترژ ئێگە حەسەکێ بجید بوون ئێلخام شلو بجید بوون یعنی کارم بێژم هەزارێ پارە یعنی الجمل وێ دەکرد خام شو الحەسەکێ جب هەزارێ پارە ئەو جێ دبستانە و جێ کوچبەری ئێگە بجید بوون ڕوونیشتن خەڵکێ مە عفرینێ مەکرد ئەرمانجگانوان هيك أرمانجي كمية كوميتا خيرية كونغرس إسلام ديمقراطيك جي أبو آدنجي أب قربان شاوا هاتن شكو هاتن شاوا سيستم شاوا بو بلاف كرين شاوا بو يعني شخاف جواكا إسلام كردستاني آجل أوروبا هر سال جمرج كونغرس إسلام ديمقراطية تنسيق ما بهفدور هي الويدة كي تشينج بو خلكي رجافاش في كان سال بس الشورش حتى أنا وانشين قربانا شين. اشتغلوا يا شباب اشتغلوا.